تورکیا بە قوڵایی نزیکەی 40 کیلۆمەتر هاتۆتە ناو خاکی هەرێمی کوردستانەوە و بۆی پرۆسە سەربازیەکانی وڵاتەشەوە نزیکەی 500 گوند لە ناوچە سنووریەکان چۆڵ کراون. ئۆپراسیۆنی ئەم جارێ وڵاتەش لە هەرێمی کوردستان جیاوازە لە پرۆسە سەربازیەکانی پێشووتری. سەرچاوە ئەمنیەکانی عێراق ڕایانگەاند و ئۆپراسیۆنەکانی تورکیا 10 ڕۆژە چۆتە قۆناغێکی نوێوە. سوپای وڵاتەش لە هەرێمی کوردستان دەستی کردووە بە دامەزراندنی خاڵی چاودێری لە ناوچەکانی دۆک و هەروە دەستی کردووە بەکارکردن بۆ دامەزراندنی بنکەی سەربازی لە دامێنی چیای مەتینا و نزیک چیای گارە. چیای گارە بە بنکەی ئۆپراسیۆنی پارتی کرێکارانی کوردستان پاکەکە دادەنرێت. ئەو پارتە چەندین ئەشکەوت و بنکەی سەربازی لەو چیایە هەیە. هەروان قەرەش لە کاتی ئۆپراسیۆنەکانیدا هەوڵ دەدات بگاتە پێگەکانی ئەو حیزبە چەکدارە لەو ناوچەیەدا. بەڵام لەشکرکێشەکەی ئەم جارەی سوپای تورکیا لە هەرێمی کوردستان کە بیانوەکەی پارتی کرێکارانی کوردستان پەکەکەیە قوڵایی 40 کیلۆمەتری تێپەڕاند و گەیشتۆتە نزیکەی 20 کیلۆمەتر لە سنتەری پارێزگای دۆک کە تۆپی نزیک مەوداش پێی دەگات. ئەمەش پێشاتێکی نوێ و پێشتر سوپایە وڵاتە بەو هێز و جبەخانە سەربازیەوە و هەروەها بەو قوڵاییە نهاتۆتە نێو هەرێمی کوردستانەوە. سەرچاوە سەربازیەکانی تورکیا بانگەشەوە دەکەن لەم ئۆپراسیۆنەدا هێزەکانیان توانیویانە ڕێگەی پارتی کرێکارانی کوردستان بۆ چیای گارا ببڕن و چالاکیەکانی ڕێکخراوەکە لە چیای مەتینا ڕابکرن کە دوجار دەبێتە هۆی بڕینی ڕێگەی پارتە چەکداریەکە بۆ نێو خاکی تورکیا. بەرپرسانی تورکیا بەڕوونی ڕایانگەاندووە بە پێی ڕێکەوتنێکی کۆنکان قەرە لە سەردەمی ڕیشەمی پێشووتری عێراق لەگەڵ بەغدا واژۆی کردووە. تورکیا دەتوانێت تا قوڵایی 10 کیلۆمەتر بێتە ناو خاکی عێراق و چالاکی سەربازی لە دژی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە ئەنجام بدات. هەروە بەرپرسانی عێراق بە فەرمی ڕایانگەیاندووە کە کۆی پرۆسە سەربازیەکانی تورکیا لە ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان لە دژی پەکەکە بە هەماهەنگیە لەگەڵ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵیدا. تورکیا لە ئێستادا دەیان خاڵی سەربازی و بنکەی چاودێری تا قوڵای 30 کیلۆمەتر لە عێراقدا هەیە. هەروە لە قەزای بەعشیقە لە نزیک مووسڵ و ناوچە سنووریەکانی دیکە بنکەی سەربازی لە کۆنەوە هەیە. بەهۆی چالاکیە سەربازیەکانی ئەم دوایی تورکیاشەوە نزیکەی 500 گوند لە ناوچە سنووریەکان چۆڵ کراون. جوڵەی ئەم جارەی تورکیاش لە هەرێمی کوردستان پێشتر وێنەی نەبوو بۆ پێی بە بەکارهێنانی جۆرە جیاوازەکان لە هێز و چەکەکانی وەکو هێزی ئاسمانی و تایبەت، تۆپخانەی دوورمەودا و درۆنی چاودێری و سەربازی، هەروە زرێپۆش و تانک و بە قوڵاییەکی زۆرتر هاتۆتە نێو خاکی هەرێمی کوردستانەوە. بەشێک لە چاودێرانی سیاسی دەڵێن تورکیا بە جۆرێک هاتۆتە ناو خاکی هەرێمی کوردستانەوە پێ ناچێت دەم جارە بە ئاسانی هێزەکانی بکشێنێتەوە. هەروەها بۆ چوونیەکیش هەیە کە دەڵێت هاتنی ئەم جاری تورکیا بە جۆرێک لە جۆرەکان پەیوەندی باڵبژارنی داهاتووی پەرلەمانی کوردستان و ترس لە گۆڕینی ئەو کێشەی سیاسیە لە هەرێمی کوردستان.